سڵاو و ڕێز و خۆشەویستم بە هەمولایەک فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی. خۆشحاڵ بووم کە دووبارە توانیم لەوانەیەکی تردا بێمەوە خزمەتان بۆ هیوایی بتوانم سوودێک بە ئێوە بگەێنم. خۆشەویستان، وەک چۆن لە زمانی کوردیدا ڕۆژەکانی هەفتە 7 ڕۆژن، لە زمانی ئەڵمانیشدا بە هەمان شێوە بۆتان ڕوونەکەمەوە لەم وانەیەدا. Die Wochentage. Die Wochentage. ڕۆژەکانی هەفتە. Die Wochentage. ڕۆژەکانی هەفتە. Der Montag. Montag. Montag بە مانای دووشەممە دێت. دووشەممە. Montag. Dienstag. Dienstag. سێشەممە. Dienstag. سێشەممە. Mittwoch. Mittwoch بە مانای چوارشەممە دێت. Mittwoch. Donnerstag. Donnerstag بە مانای پێنجشەممە دێت. Donnerstag. Freitag. Freitag بە مانای هەینی دێت. جومعە. Freitag. Samstag. Samstag بە مانای شەممە دێت. Samstag. شەممە. Sonntag. Sonntag بە مانای یەکشەممە دێت. Sonntag. خۆشەویستان، ئەو ئامرازی ناساندانەی لێرەدا ئەیبینن دیدێ، ئەوە لەوانەکانی تردا بۆتان ڕوون ئەەکەمەوە. ئەوە ئامرازی ناساندنە، ئارتیکەڵی پێڵێن لە زمانی ئەڵمانیدا. وەکو وتم، دی ڤۆخەنتاگە بە مانای ڕۆژەکانی هەفتە دێت. مۆنتاگ دووشەممە. دینستاگ سێشەممە. میتڤۆخ چوارشەممە. دۆنەستاگ پێنجشەممە. فغایتاگ هەینی جومعە. زامستاگ بە مانای شەممە دێت. زۆنتاگ بە مانای یەکشەممە دێت. و خۆشەویستان، لە کوردستان و لە زۆر لە وڵاتەکانی وەک دەوروبەری ڕۆژی هەینی پشووە، و لە زۆر شوێنیش ئێستا پێمەوە بێ ڕۆژی شەمەش کراوە بە پشوو لە کۆمەڵێک دام و دەستگاکان. بەڵام عادەتەن لە وڵاتانی ئەوروپا و زۆر وڵاتی تر ڕۆژی شەممە و یەکشەممە پشووی فەرمین. بەڵام ڕۆژی شەممە زۆربەی مارکێتەکان و زۆر شوێن کراون. بەڵام دام و دەستگاکانی حکوومەت ڕۆژی شەممە و یەکشەممە پشووی ڕەسمیانە. بەڵام وەک مارکێت و کۆمەڵێک شوێنی تر هەن، ڕۆژی یەکشەمان و کارگە و زۆر شوێنی تر ڕۆژی یەکشەمان پشویانە و هەشیانە ڕۆژی شەمە و یەکشەمە هەردوو ڕۆژن. بە هیوای ئەوەی توانی بێتم سوودێک بە ئێوە بگەێنم، تاوانەیەکی تر بە هیوای کامەرانی و تەندروستی باش بۆ هەموو لایەن.